لە ماوەی 12 مانگدا 100 کەس بە تاوانی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکانەوە دەستگیر کراون. لەو ژمارەیە 4 کەسیان ئافرەتن. بەڕێوەبەری نەهێشتنی مادە هۆشبەرەکان لە ئاسایشی سلێمانی ڕایگەیاند لە ماوەی 12 مانگی ڕابردوودا دەستگیراوە بەسەر زیاتر لە 2 کیلۆگرام مادەی هۆشبەر و زیاتر لە 4 ملیۆن حەبکە بۆ دروستکردنی مادەی هۆشبەر بەکاردەهێنرێت و لەلایەن چەند بازرگانێکەوە بازرگانی بەو جۆرە حەبەوە کراوە. نزیکەی سەر و 2 کیلۆ تریاک و حەشیش و شیشەیە ئێوە زیاتر لە 4 ملیۆن حەبکە جارێکتر ئەکرا بە مادەیەکی هۆشبەر و لە شوێنێکترەوە بۆمان هاتەوە لەلایەن چەند بازرگانێکی چاوچنەوەکەوە و حەبی ترامادۆڵ و ئارتین و ئەوانش زۆر دەستی بەسەراگیراوە. بە وتەی بەرپرسانی ئاسایش سەرجەم ئەو مادە هۆشبەرانە لە ئێرانەوە بە ڕێگەی قاچاق هێنراونەتە هەرێمی کوردستان و زۆربەی ئەو کەسانش کە دەستگیر کراون خەڵکی ئێرانن. ئەو مادە هۆشبەرانەی دەستیان بەسەردا دەگیرێت ساڵانە لەلایەن لیژنەیەکی هاوبەشی ئاسایش و تەندروستی و دادگای تاوانەکانەوە دەسووتێنرێت. ئەمە ئێستا کە ئەسووتێنرێت بڕێکی زۆر لە مادەی هۆشبەرەکانە لە تریاک و حەشیش و جۆرەکانی ترێتی کە لەلایەن پۆلیس و ئاسایی شەوانەی دەستی بەسەرا گیراوە. ساڵانە 4 بۆ 5 جار بەم شێوەیە لیژنە دروست دەبێت و ئەم مادانە ئەسووتێنرێت. مادە هۆشبەرەکان هەندێکیان سروشتین و هەندێکیشیان دروست دەکرێن کە بەکارهێنەرانیان ئالوودە دەکەن. لە ڕووی یاساییەوە چاندن و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکانەوە قەدەغەیە. بەڵام جۆرێک لەو مادانە لە ڕووی پزیشکیەوە وەک ئازارشکێنی زۆر بەهێز بەکاردەهێنرێن. ئەویش کاتێک دەبێت کە ڕەچەتەی پزیشکی هەبێت. ساڵانە ژماری ئەو کەسانێکەوە ئەگیرێن بە سزای بەکارهێنانی مادەی هۆشبەر ساڵانە لێ زیاد بوونە بڕی ئەو مادانی کەوە ئەگیرێت دیسانە لێ زیاد بوونە. ئەمە بەڵگەی کە تو ئەگەر بڕی ئەو مادەی کێگری زیاتر بێ ئەمە مانای ئەوەنێ کە تۆ دەستگاکانی ئاسایشت زۆر بەهێز بۆ بڕێکی زیاتری گرتووە. ئەمە ئەگەری هەیە کە بڕێکی زۆر زیاتری شێت لە چاوجارانە. بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکان لە ساڵی 1990 عێراق لە ڕووی بەکارهێنان و بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکاندا پاکترین وڵات بووە. بەڵام لە ئێستادا بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە لە عێراق و تەنانەت لە هەرێمی کوردستانیش ڕووی لە زیادبوون کردووە. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی چاکسازی گەورانی سلێمانی ساڵی 2014 بەراورد بە ساڵی 2013 ڕێژەی سزادراوان بە مادەی هۆشبەر کەمتر بووە. بەڵام لە ساڵی 2015 ڕێژەی بازرگانیکردن و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان ڕووی لە زیادبوون کردووە. ژاڵە محەممەد، NRT سلێمانی.